دژی سەپاندنی بڕیاری سزادانی گیراوانی بادینان لەلایەن دادگای هەولێرەوە لە سلێمانی گربوونەوەیەکی ناڕزایی ئەنجامدرا. ڕۆژنامەنووسێک دەڵێت ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان لەژێر هەژمونی سیاسیەکاندایە کە هیچ دەرچەیەکیان بۆ ئازادی ڕادەربڕین نەهێشتوتەوە. ئەوەی کە ئەمڕۆی بینین پێشێلکردنیی ئاشکرای ماف و ئازادیەکانی خەڵکە و لە پێش هەمووشیانەوە مافی ئازادی ڕادەربڕین کە بە دایکی هەموو مافەکانی تر دائەنرێت. ئێمە سەردەمی لەمە تاریکترمان زۆر کەم بینیوە مەگەر لە سەردەمی بەحسە بەم دەرەجەیە سەرکوتکردن بوونی هەبوو بێ یا لەمە زیاتر بوو بێ. بەڵام من لە یەکش دڵنیام هیچ کەسێ لە دنیاە بە تایبەتی لەم سەردەمی تەکنۆلۆژیا و پەیوەندیکردن و ئازادی گەیاندنی زانیاریەیە ناتوانێت تا سەر بە زەبری هێز و بە زەبر و زەنگ و بە تونگ و تیژی بەردەوامی بە خۆسەپاندنی خۆی بە. کە سوکاری گیراوانی بادینان دەڵێن سزادانی کە سوکارەکانیان لە هەڵوەستەکانیان ساردیان ناکاتەوە و ئەو شۆڕشە مەدەنیەی دژی کردنی دەنگی ئازاد دەستیان پێکردووە بەردەوام دەبێت. ئەمانە سیستەمی دیموکراسی باکیان پێنیەوە بەرەو دیکتاتوری ئەڕۆن و سوبینی هەر باجێکیش ئەم میلەتە بدە لەسەر ئەم بڕیارە سەقەتانەی دادگاکانی ژێر هەژمونی پارتی میلەت باجەکەی ئەدا خۆدی سەرۆکی ئەنجومەنی وەزیران مەسرور بارزانی باجەکە نادا موچی ئەو نابڕێ موچی پێشمەرگەیان فەرمانبەر کەمتر ئەبێ کە ئەم تەمویلانە کە بۆ هەرێم دێن بوون نەببڕدرێن گریمان بۆی ئەمە چارەی ئەوەمان ئەکرد بەڵام ئەوان مەبەستی هەمووی ئەوە بوو کە خەڵکی بادینان بێدەنگ بێ و بترسێ بەڵام ئێمە قەت پێی تێک ناچین بە دڵێک بە ئیرادەیەکی بەرزەوە ئێمە شانازی بە کەسوکارەکانمان ئەەکەین و بەشێک لە یاساناسان و چالاکانی مافەکانی مرۆڤیش تانیان لە بڕیارەکەی دادگای هەولێرداوە و پێیان وایە دادگا لە کەیسی سزادراوانی بادیناندا سربەخۆ نەبووە بەڵکو پێویست بوو لە کۆتا دانیشتندا دادگا بە ڕۆڵی خۆی هەڵبستێت و بڕیارەکە لە بەرژەوەندی سزادراوان یەکلایی بکاتەوە. سەرنجام دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەبێ گوێدانە فشارە ناخۆی نێودەوڵەتیەکان لە ڕێی دادگاکانەوە حکومدانی نادادپەروەرانە و ستەمکارانەی خۆیان بەسەر بەندکراوانی ئازادیخوازانی بادینانە دووپات کردەوە. ئەمەش گومانەکانی لەسەر نادیموکراسیەت و هەوڵەکانی سنووردارکردنی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان تۆق کردەوە. هەر بۆیە ئەم هەنگاوی دادگاکانی هەرێمی کوردستان بە ئامانجێکی سیاسی دەزانین و هەوڵێکی دیکەیە بۆ خنکاندنی ئازادی و بەرتەسەکردنەوەی ئەو پەراوێزە دیموکراسی لە هەرێمی کوردستاندا هەیە. لەسەر کەیسی سزادراوانی بادینان دەیان خۆپشاندان و گردبوونەوە و ناڕەزایی لە چەندین ناوچەی هەرێم ئەنجام دراوە. تیاندا داوا کراوە دادگا لە بڕیارەکاندا سربەخۆ بێت و کۆتایی بە دەستێوەردانی حزب لە کەیسە یاساییەکاندا بهێنرێت. بەڵام دوجار سزای گیراوانی بادینان هەر ئەو سزایە بوو کە بەر لە دادگاییان بە ناڕاستەوخۆ باس کرا. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.